فیلمی پیری ڕەئیس نەخشە باوەڕ پێ نەکراوەکە تیرۆکی نەخشەیەک بۆ بینەر دەجێڕێتەوە کە کوردێک بە ناوی پیر ڕەئیس تێیدا بەشدار بووە. بە بڕوای نووسەر و دەرهێنەرەکەی ئەو کوردە ئەمریکایی دۆزیوەتەوە. تیرۆکی فیلمەکە باز دەدۆزینەوەی نەخشەیەکی کۆنی زانایەکی کورد دەکات لە 1929. ئەمەش بووە هۆی گەڕانێکی مەترسیدار کە پڕە لە کێشە لە کاتێکدا شەڕ دەکات بۆ ئاشکراکردنی نهێنیەکانی نەخشەکە. محەممەد علی سەلمان گەنجێکی سۆرانە و کاری دەرهێنانی بۆ فیلمەکە کردووە. ئەکتەر و ستافی تەکنیکی فیلمەکەش خەڵکی سۆرانن. بۆم دەرکات کە کوردێک دەستی هەیە لە دۆزنەوەی کشوەری ئەمریکاوە، ئەمەش بەهۆی ئەوەیەوە کە نەخشێکی کێشاوە لە ساڵ 1930 نەخشەکەی ئەوەندە سەسوڕهێنەرە، ئەوەندە با بڵێن عەجیب و باوەڕ پێ نەکراوە، هەموو زانایان تەنانەت ناسا سەرسامە پێی کەم نەخشەیە چۆن لەو سەردەمەیە بەدەست کێشراوە. ئێستا نەخشەکە دێنن لەگەڵ نەخشەی زەویە بەراورد دەکەن، هیچ جیاوازێکی وای نییە. لە فیلمەکەش ئەمە ڕوون کراوەتەوە. چەندین دکتۆر و زانکۆی سۆران وە چەندین خەڵکی ترمێناوە کە قسەیان لەسەر نەخشەکەی کردووە. لا گفتوگۆی نێوفیلمەکە جگە لە زمانی کوردی، زمانی ئینگلیزی، کۆری، ژاپۆنی، چینی، ئیسپانی، مەکسیکی و هندی بەکار هاتووە. لە فیلمەکەدا 25 ئەکتەر ڕۆڵ دەجێڕن. عەبدولقادر سۆران یەکێک لە ئەکتەرەکانە کە ڕۆڵی کارکتەرێکی چینی دەجێڕێت. ئەو هیواخوازە فیلمەکە دەنگدانەوەی هەبێت. دەورێکی چینی وەرگرتیا لەو فیلمەی ناو مستەر چێنە. هیوادارم ئەو فیلمە دەنگدانەوێکی باشی هەبی. گرنگ لێرە ئەمە لەو فیلمەی تەنها پەیامەکە لە لای ئێمە میهمەکە ئەو بەڕێزەی کە چەندان ساڵیانی کورد بووە دەورێکی باشی هەبووە لە کێشانی نەخشەکەی، کێشانی ئەو نەخشەی و نەخشەی دنیای مەسەلەن. فیلمەکە لە جۆری بەرهەمە مێژوویەکانە ماوەکەی 2 کاتژێر و نیوە لە هەولێر، سلێمانی، بارزان، سۆران، ڕواندز، ڕانیە و کۆیە کاری وێنەگرتنی بۆ کراوە و بەشێکی بە مۆبایل وێنەگیراوە.